دۆڕان. کە دوای دڵکەوتیت مەپرسە، کە دوای دڵکەوتیت مەپرسە، سەرە و ژوورەیە بەرەو خوار، مێرگ و باخە یا بەردەڵان کێ و شاخە، چێژی خۆشیە یا ژانە، سەرکەوتنە یا شکست و داڕمانە، پێکەنینە یا قوڵپی خوێناوی گریان، شنەی شەماڵە یا زریان، ڕسواییە یا فڕینێک خومار و مەست، یا ڕێونبوون کووچەی بنبەست. دڵ ئاوایە یا خۆشیە بە کامی دڵ، یا حەسرەتی چوونە ناوگەڵ. دڵ ئاوایە تێکەڵاوبوون ئاهەنگی شاد، یا گۆشەی تەنیا ناموراد. دڵ ئاوایە دڵ هەوێنی دەرمان و دەردیشی تایە. دڵ ئاوایە گەر سواری مەیدانی دڵ نیت، با هۆژ ڕێبەری ڕێت بێت و گەر سواری مەیدانی دڵ نیت، با هۆژ ڕێبەری ڕێت بێت و دڵت بنوێ، وەلێ ئەگەیتە کام مەنزڵ ئەتبات بۆ کوێ.